خەڵکانێک هەر قسە دەکەن بەڵام ئێمە ئیش دەکەین. ئەمە نووسینی دکتۆر عومەر عەلی نووسەر و مامۆستای زانکۆیە لە بەریتانیاوە تایبەت بە پرۆژەی بەهای فەرموودە بڵاوی کردووەتەوە. دکتۆر عومەر یەکێکە لەو سەدان کەسەی کاردانەوەی خۆشحاڵانەیان بۆ پرۆژەی بەهای فەرموودە هەبوو. هەستی شانازیکردنی کوردانەیان بۆ دروست بوو دەستخۆشیان لە ستافی پرۆژەکە دەکرد. ڕۆژی هەینی 19 ئاب تاقیکردنەوەی کۆتایی قۆناغی حوتەمی پرۆژەی بەهای فەرموودە لە 100 فەرموودەی پێغەمبەردا درودی خوای لەسەر بەڕێوە چوو. تێیدا نزیکەی 25,000 کچ و ژنی کورد بەشدار بوون. گەرموگوڕی بەشداربووان و ئامادەبوونی بە کۆمەڵیان باسی پرۆژەکە و گرنگی پەروەردەکردنی گەنجان بە گشتی و کچانی بە تایبەتی بردە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ئەوە تا دکتۆر بەختیار تاڵەبانی ڕاهێنەر و مامۆستای زانکۆ لە فەیسبووکی خۆی دەڵێت کوردستان یەک پارچە لە خزمەت پێغەمبەردا بوو درودی خوای لەسەر. هاوکات ڕێبوار حەسەن بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین لە سلێمانی نووسیوێتی خۆری ئێمە هەنگاوی بۆ دنیای گوڵ و یەکەم هەواری هیوایە. خۆری ئێمە یەکەم خەندەی سەر لێوانی لە بەختیاری مرۆڤدایە. ئەو دەڵێت دیمەنەکانی تاقیکردنەوەکە پەیامی گەورە دەگەێنن. سڵاو لە گەورەی و دڵسۆزی هەڵسوڕێنەرانی پرۆژەکە. دکتۆر مەزهەر خوراسانی چەند وێنەیەکی تاقیکردنەوەکەی لە لاپەڕی فەرمی خۆی بڵاو کردوێتەوە تێدا نووسیوێتی هەرچەندە هێشتا هاوینە کوردستان بەم تاجانەوە بە چەشنی بەهارێکی سەوز و پڕگوڵ و گوڵزار خۆی نمایش کردووە. ئاوەدان بێ کوردستان پێتانەوە ئەی ڕێبوارانی ڕێگای زانست و ڕێخۆشکەرانی ڕێگای بەهەشت. وێڕای کۆچی دوایی هەرێم ئەسواد سەرپەرشتیاری بەهای فەرموودە لە شارۆچکەی تاقتەق بەڵام هاوسەرەکەی هەرێم بەشێک بوو لە لیژنەی سەرپەرشتیاری تاقیکردنەوەکە. خەلیل شەکرالی سرودبێژ دەڵێت چۆن دڵم دێت بڵێم یاع لە کوردستان لە کاتێکدا ئەم خوشکە سەربەرزە و هەزاران خوشکی سەربەرزی ترمان هەیە. ئەمیر ماموالی خوێنکاری زانکۆ لە فەیسبووکەکەی خۆی دەڵێت ئەوان بە بودجەی زۆر و میدیای زەبەلاح و دەستی دەرەکی دەیانەوێت دامان بڕنن بەڵام ناتوانن. الله لە کوردستانەکەی قازی محەممەد و شێخی نەهر و میر بەدرخان و شێخ مەحموود. کاردانەوەکان تەنیا فەیسبووکیان پڕ نەکردووە ئەوە تا لەیلا هەڵەبجەی لە هەژماری کەسی خۆی لە ئینستەگرام نووسیوێتی بینینی 25,000 خانم کە تاقیکردنەوەیان لە فەرموودەکاندا کردووە جێی دڵخۆشیە و ڕاستەوخۆشیاوی سڵاوەتدانە لە دیداری خۆشەویستمان. فرمێسک مەولودیش لە هەژماری خۆی لە تویتەر نووسیوێتی 1400 ساڵە ئیسلام ناسنامەی گەلی کوردە و هیچ کەس و هێزێکیش ناتوانێت ئەو ناسنامەیە بسڕێتەوە. پێشوازی و کاردانەوەی فراوانی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان بۆ پرۆژە ئاینی و خێرخوازیەکان سەلمێنەری ئەوەیە ڕەسەنایەتی و فیترەت و پاکەتی لە نێو گەلی کوردی موسڵماندا نەک لە نێو نەچوە وەک هەندێک خەونی پێوە دەبینن بەڵکو لە برەودان و گەشەپێدان و گەشەکردنی بەردەوامدایە.